بینەرانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. دیسان هاتینە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕێبەری هاتوچۆ. بڕگە و بابەتی بەرنامەکەمان ئەمڕۆ لەسەر سەرپێچی وەستان لە شوێنی قەدەغا. گلەیەکی زۆر، سکاڵایەکی زۆر لەلایەن هاوڵاتیانەوە. بەهۆی قەڵەباڵغێکی زۆر لە ڕێوبان و شەقامەکانی شاری کەرکووک. ئایا ئەو قەڵەباڵغەیە هۆی چییە؟ بینەرمان بن. ئەم کاتت باش. چۆنی فۆز مەحموود؟ ئەم پیا بۆ لێ ڕای کردووە ئۆتۆمبیلەکەی؟ وەڵڵاهی ڕای کردووە لێ چاوەڕێی خاوەنی یەکەم و شۆنەکەی شۆنێش یعنی مخالفە ئەوە تا ئەجراعاتی شەسەنم لێی بە یارمەتی کازەکەی و سەرمی پێشمان وەرگردووە بە ناوی خۆیش نییە. الله يساعدك. شلونك؟ الله يسلمك كويس. ليش موقف سيارتك بنص الشارع؟ والله يا اخوي بس ولد قال لي انتظرني في دقيقتين وجاي. دقيقتين. ايوه. انا صار لي 10 دقائق واقف هنا جاي ابوع عليك. بلا والله. موقف سيارتك بنص الشارع. زين شو تحس انت يعني انت واقف قاطع طريق العالم؟ بلا والله صح. هذا طريق مزدحم، الناس تروح وتجي، شلون يصير؟ قال لي دقيقتين وجاي. يعني هو قال لك شنو يعني؟ هو واذا يقول لك انت مخالف، انت سايق المفروض تعرف. بلا والله صح. يعني هذا انت هسه واقف بنص الشارع تسبب زخم. الناس هذا اذا سياره تجي من المقابل تروح من هنا راح ينقفل الشارع. واقف نص الشارع. ما يصير. اجراءاتي وجهي والله هسه ما اجراءاتي وصلي بوكن رقمكي سليمانيه وصلي بوكن وصل ساعه من نفسك بوكن. بفوز محمود ام كاتب باش. سرچام جان باش. شوني؟ شي ام بياو بولي روستا. والله ام بياو سيدي دوم راوستاوا. عزيزي داوا لنا وزاد قەڵەباڵغی دروست کردووە؟ قەڵەباڵغی بەڵێ و ئەوە تا ئجراتی لێ سەنەم و کاکە گیان ئیجازەکەی چۆنی برا؟ سلامت بیا خۆ. باشی؟ سلام بۆ لیسپاس. سایت دووەم وەستاوی؟ والله براكم كاسبين سيارة لسر ريقا كراوسا وانا اشتاكم ايوه اي بمرو. ئەوە شوێنە اوكي لقلتم طاق سكا جوانا. ای باشە بۆ لێ ڕای ناگیری؟ اي والله يا اخي كان سياري لي بيشو سياري لي لي. مخالفەیە؟ لا والله كي حزب ئەی مخالفة. باشە بۆ لێ ڕای ناگیری؟ اي والله براكم سياري لي ابو. يعني هو كاين بيك چۆن سیاری لێ بوو لە پشتەوە چۆن دەرچوو سیارەکە؟ يا اخي انا لەم دی و باشە لەم دی چۆن سیارە بوو چۆن دەرچوو؟ ها؟ والله براكم خم حزناكم كي حزقا مخالفة ئەم ڕێت گردووە خۆی جادەکە ئێرە باریکە ئێمە خواخوامانە سایدەکە بڕوە ها سێ ئەو قەڵەباڵغێکە بە بۆنی تۆ چەند سیارێک قەڵەباڵغێکی زۆر دروست بوو ئەبینی ناکرێ بۆ شێوەیە باشە بەقول وایە داوای لێ بردنەکەین. فۆز محمود ئێوە ئیجراعاتتان ئجراعاتی سەریە سەنم سەحب ئیجازەکەی هێرێنەکەم سزاک شێری بەڵێ هەدا غەرامە بکرێ بۆ لێرە بە ئۆستاوی والله ئەو دیجێم کڕێتە لێرە بەستیم وتی ئەگەر ئیشی نەکرد بۆم بێنەوە منش لێرە بەستیم وڵا سیارم زۆر لە پێش بوو بۆ هاتم لێر ڕام کرد سیام لە پشتەوە ئەوە نییە هەموو خەڵک بەڕیز جوان دایناوە ڕاستەکی وەڵا مخالف نییە یاخۆ حەزی لە مخالفەیە ناوەڵا ڕاستەکە ئێمە ئەوەی مخالفە بکە سزایەری وایە وەڵا حەز ناکەی کەس غەرامە بدەین وەڵا وایە دڵنیا بە پێمان ناخۆشە غەرام بەڵام کەشتی و ئەبینین ئێمە ئەبێ ئیجراعاتتان لەگەڵا بکەین بۆی دووبارە نەکەی ڕاستەکی ئەو سەرپێچیە دووبارە نەکەی لەبەرەوەی ئەم ڕێوبانە حەقی خەڵکە تۆ وەڵا بۆنی ئێمە وەڵای خەتایمانە ڕاست تاکە ئیجراعاتی لەگەڵا بکەین ئەمە شوێن پاکردنە؟ ئەمە نەوەڵا ئەی باشە بۆ لێرە وەستاوی ئەوێەوە ئێ باشە بوو ئەگەر ڕێن نەبێ بۆ لێرە ئەوەستی تۆ من لەو جاواسێرتەکەم لێرە سیارەکە ڕاگردووە هاتم چواری ها ناوڕازجادەی سەریکە ناوڕازجادەی یاخۆنا بەڵێ بەڵێ ناوڕازجادەی ڕاستە فەرمی قسەکە جوانە حەقی خەڵکە لە خزمەتتان قوربانکە یەک چرکە بوەستیە لێرە یەک دەقێ لێرە بوەستی یەک خولەک ڕێک بەنیو سەعات ئەم قەڵەباڵغە دروست نابێت قسەکە جوانە وتم ئەو هینە لادەم و دوو هینانە ئیشارەتەکان وتمان چما ئەو بینەوە ڕاستیەکەی چون ئیمامی لەوانم من ئەشیا شتیان جاوە لێرە جوانە ڕاستەکەی دانەبەزیرە دانەبەزیم قەینە هەر قەڵەباڵغ دروست کردووە قسەکە جوان دروست کردووە ناکەی تۆ ناوڕازجادەی قسەکە جوانە ڕاستەکەی ئەگەر ئێوە هاوکاری ئێمە نەبن بەسەر ئەو چاومان پێ ناکەین معقوڵ نییە من هەم سەر شەقامێک 5-6 پۆلیسی دەدانم ئەوە ها چی علامەی مرور هەیە چی هاسێکە هێماکان هەمووی وەستان لە شوێنی قەدەغا ئەی باشە بوو بۆ جێبەجێ ناکەی وەڵای من لەخوا بە زیاد بێ ئیجازەم تازەیە سەنەویم تازەیە عەزیز باوەڕ بکە مخالفەیش ناکەم ئەلحەمدوللا هەرحاڵ ئیجازە و سەنەوەکەتمان دەرێ سەر چاوسەیدەکەی بۆ لێرە دوو ساید وەستاوی والله ڕاستەکەی من غەڵات بووم چون یەک گڵۆپێ بسایم لەبێ ئەو گڵۆپە نەمزانی یعنی ئەوە باشە بوو
توانێ بەتاوانی خۆ لە خوارەوە لە پێشتر جی هەیە جوان پارچیەکەم جگەلەوە تۆ دوو ساید وەستاوی ئەو سیارانە بە مائیلی وەستاون توش هاتی ئێرە ڕێک ناوڕاست جادەکەت گرت ئەم جادەیش خۆی بەبێ هیچ شتێک ئەم جادە باریکە خەڵەباڵغی دروستەکە وا بە قسەکە تاوە باشە بۆ وڵی غەڵت نابێت تۆ هیچ بە تەمەنی تۆ نابێت غەڵەت وڵا ئەگە گەنجێ وایە ئەموت گەنجە چەند ساڵە تۆ مۆڵەتی شۆفێری هەیە وڵی لە هەشتاوەمە هەر حاڵ هیوادارم دووبار نابێت وشەڵە دووبارە نەبێتەوە پابەت بن بە ڕێنمایەکانی هاتووە وەستان لە شوێنی خەدەغا ڕۆنسایدا لە ئیشارەدان ئەو شتانە بە کەم بێتەوە بۆ ئەوەی بۆی بتوانین کۆنتترۆلی وەزعی ناو شاری کەرکووکن لە ڕووداوی هاتوچۆ لە سەرپێچیکی زۆر ڕاستەکەم هیوادارم هیلاکە بنەوە بەڕاستی بۆ خۆمانە یعنی بەتاکید بەتاکید هیوادارم سوودی لێ ببینن ئیشەڵڵا دووبارە نابێتەوە شتیوە بۆ سای دووە مەستایی وەڵی خاڵۆ 15 قەش نەبووە کەمترە بەس ئەشیاکەمدا پێی و دەرچوو ئێمە یەک دەقا سای دووەم وەستی جادەکە قەڵەباڕقی دووستەوێت ڕاستەکەی باوکە وایە بەس 5 دقە زۆرە 15 قەش نەبووە یەک دقە نایەلی باوکە جان بەخوا 15 قەش نەبوو ناکرێ براشتێکم خاڵۆ جان ناکرێ گیانەکەم تۆ لێرە بۆسی ئەوەی پێشەوە لێ بۆسی جادەکە چی تیاما ڕێک نەناو جادەوە آخر یەکسەر دام پێی و دەرچووم بخۆش بزانیم ێ باش ئەوە تا شوێن هەیە آخر مەجان نەبوو دەقێ ئەی باشە لە پشتەوە لە پێشەوە کاکەش مەجال نەبێ بێ ناو جادە بۆسی ئەوە عوزر نییە براشرینەکەم ڕاستەکەی جێدانراوە بۆ پارکردن گەراجی لێە بۆ خۆت داینێ ئەگەر نییە شوێنێ بۆ خۆ دۆزر و بۆ جوان بۆ ئەوەی خۆت دوڕۆخی لە ئەمرێک ئجراعاتی قانونی ئەمرێکی ئەم کاتت باش چۆنی بەڕێز باشی برا بۆ دوو سایت ڕاگردووە والله یەک دقه سەفەریمە بخۆ یەک دقیقە پێ نەچوو بێ قەزابی ئەمە 5 دقە بەس هاوارەکە نەم سەرین کێیە ئاواتانی وەزار سەفەریمە بکردم سایە باوکم تۆ چەندێکە لێرە چاوەڕێ تقریبا 5 دقه بۆ 6 دقه ئێمە بە سافراگەین نابێ وڵی یەک دقە نازانم یەک دقیقە تۆ لەگەڵ بەقوی سەفەریمە بوو خواردن سەفەریمە بوو ڕێگاشەوە بۆستە ها لە پێشەوەڕێ هەیە بەقوی عن ڕێگانە بۆ دقیقات یەقینا ڕێگا وایە گەراژێ پارکێ لێ کاکە جان بەخوا ڕێگا ئەم جادەیە خۆی باریکە تۆ سێریکە من دالێ بودن دالێگە گەورە چێرە من حازم براشرینەکەم تۆ شۆفێری وەنیە مۆڵەتی شۆفێریت هەیە ئەمەی تۆ کردو تا سەر خواردن سەفەریمە ئەوە حەقیقەت کە براشی دوو دقیقە ئەو قەڵەباڵغی کەوا تۆیکەی ئێمە بە نیم سعات پێمان چاک ناکرێ براش سەگە تەواو بەخوا دوو دقیقە پێ نەچوو بەس سەفەرەکەم باگۆ ڕۆشتم ناو سیارەکەم سنێکەتم دەرێ هەمووی دوو ساید وەستاوە جگە لە دوو ساید ناوڕاست جادە وەستاون فەرمووە ئەو پیکابای سە دەرچوو ئێمەی بینی دەرچوو سەریکە ئەو مۆنیکەیە ئەو ئۆپترایە ئەو پیکابە هەمووی ناوڕاست جادەیە قەڵەباڵغێکی زۆریان دروست کردووە ئەم دی بگرە بزانە هۆی ئەم وەستانە ئەم سەرپێچیە چییە؟ ئەم کاتت باش تۆنی برا قوربان باشی بۆ دوو ساید وەستاوی وڵی ئەوەی کڕی هاتەوە ئێ باشە بۆ دوو ساید وەستی کاکە ئەوە جێیە ئەوە تا شوێن هەیە بۆ ڕێت لە جادەکە سێ قەڵەباڵغێکە سێ چەند سیارە بە دواتەوە ئەو قەڵەباڵغی ئێوە دروستان کردووە تۆ چەند سیارەیش باشە بوو خەجاڵەتی نابێ برا قوربان دەستان خۆی بێ ناکرێت ئەمر فەرموو جاز سنێکەتم دەرێ بۆ سیارەکە لێر ڕاگردووە بەرە ئەها ناو جادەی یاخودنا خۆی جادەکە وەرە بە یارمەتی خۆت بە یارمەتی وەرە جادەکە چەندێکە ئەمە ناوڕاست جادەی یاخودنا ئەکرێ باشە بوو بەخوای ئێمە کەم و کوڕیمان هەیە باشە کەم و کوڕی بۆ کاکەجان داوای لێ بردە یخە لە بردن لە یاسان نییە ڕاستەکەی ئێمە ئجراعات لەگەڵاکەین بەڵێ باشە بۆ لەبەر وەستانێکی ئەوە پارکەیە ئەوە لە پێشەوە ڕێتان پێدراوە جوان پارکیکە بەتەمان لایم وەسایم شارەزان براشینێک ناکرێ بۆ شێوە ڕاستەکەی ئەوە تۆ ئەمە حەقی خەڵکە ئەوە فەرموو سێ و قەڵەباڵەکەت بینیوە بە بۆنەی تۆ و چەند سیارەیەکەوەن ئەو قەڵەباڵەکە دروست بووە وایە ناکرێت لە تەنیشتم سیارە وەستا بوو چوارێکەشم پێ کرده بوو سیارەکە داوەزیم سەرکەوتشمەوە ها کەمرەکە هات بۆ لام ویستم بچ ئەو سیارێت دەرچوو چوومە هەبێت بچمەوە ئەو لەو سەر لە چوارڕیانەکەەوە من سێرتەکەم 10 دقە زیاتر و تۆ وەستاوی بە یارمەتی خۆت دابەزە زەحمە نەبێت تۆ ئەڵەی من دوو ساید نەوەستاوم وایە دوو ساید وەستاوە سیارەکەم دوو ساید نەوەستاوە ئەڵێم کە سیارە لە ئەمە جادەکەیە فەرموو سێ بەشی جادەکەت گردووە بەشێکە تێشتووە یەک ئۆتۆمبیل هاتووە ڕاستەکەی ئەمرەکەی تۆ ئەمرەکەی مەسەڵەی ئەمر نییە قسەکانی تۆ شۆفێری وەنیە بەڵێ مۆڵەتی شۆفێری تەیە چەند ساڵە شۆفێری وەڵی من تەمەنی موعیدی 83 تەمەن درێژی ئەمەی تۆ کردت غەڵەتە
من بيطلم غلطه بس يشتكي من او بس بيسنه كاك فرمانه معامله بكم وبيطبجي بكم يدخلك اليرا وسطاني تو هجادك بقري بنيو ساعات بس يتعرف او قلبالك نابيته بس من هرنا وسيارك اجبو معها هينا بانا سيارك واب يعني جيمنا يشتبوا بالروم بجيش بيالي ناو سيارة تورت لخلق قردو الراست وايا تو امريكا لا بيشو بارك هي جي بارك هي بو خود داينا راستك شرطني اقرينا بارمتي خود اقريني شرطني اللي ربوستي الرون شنو كان رايك دم وتنبيه لك مدير بس خوي الشكل اللي يبي بفير بين يعين بين يعين ناكا وتا اول شنو بطال ورا رايقرا نبي براشين امريكا مكاد هو دارم اما حزناكي كاس غرامه نا ان شاء الله واه تو برواب كايشي شي خوم زور بيم ناخوش هيك غرامه بەڵام ئێوە شتێکەکەن ئێمە ئیجبارەکەن غەرامەکە ڕاستەکەیت قسەکانی تۆمی تەواو ئێمڕۆ 100,000 و 200,000 کەم نییە وایە وەڵڵا خۆی معاش نییە وین نییە و هیوادارم ئەگەر تۆ یاخود هەموو شۆفێران پابند بن بەڕێنمایەکانی هاتووە ئەزیێت خۆتان مەدەم قەڵەباڵغی دروست ئازیەتی تۆمدا دەستەکان خۆش بێ و گەلێ مەمنون فایده سنێکی کوانێ ئیجازەکەشم لێ باشە بەڵێ بۆ لێرە وەستایی دووسای وەڵڵی دوکانمەیە لێران ئەشیاندا کردوتم یەکسە دەرەچم ناوڕاست جادە یاخود بڵێ سێ بەشی جادەت کردووە یاخودنا وەڵڵا ڕاستەکەی ئەها یەک سایت جادەیە 4 ئۆتۆمبیل ئەگرێ تۆ سیانت کردووە ڕێت بە یەکێکدا وەرم لا بەختیار ئەگەر وێنەگر لەگەڵ مابێ فەرمووەها یەک سیارە ئەڕوا لێرەوە باشە تۆی چییە تۆ لێرە وەستاوی تۆ چەند ئۆتۆمبیلی چکە قەڵەباڵغی زۆرتان دروست کردووە سێ قەڵەباڵی هەتا چۆ ڕۆشتەوە وەڵڵا ڕاستەکەی ناکرێ براشتینەکەم دەستان خۆش ئەبێ ئەگەر ئێوە هاوکار ئێمە نابن ئێمە هیچمان پێ ناکرێت وەڵڵا ڕاستەکەی ناکرێ من هەر جادەیەک و هەر شەقامێ پۆلیسیی تێدانم وەڵا بەمراقەبە بۆ بەمراقەبە ئیشکین بۆ بە هەستی خۆمان بە احساس بە مەسئولیات بکەین براشتینەکەم وەڵڵا ڕاستەکەی بۆ غەرامەتکەم کاکە ئەجرعاتی لەگەڵا ئەم کاتت باش ئەم کاتت باش وەستای دووەم وەستاوی وەڵی ئیشێکی بەچووکمە بوویتر بۆی وەسابم منش غەڵەتم و نابایە بۆ سمایە باش ئەزانی بەڵێ باشە بوو خۆشم کاورایکی قانونی بزڵاوتم ێ باش ئەگە تو قانونی چۆنە بێ بۆ شێوە وەڵی ناڵم ئیشەکەم زەڵاوی قانونی بێ دوو جا سزا بدرێت ئەبێ دوو جا مەحاسەبە بکرێت ئەها ئەو قەڵەباڵغیە ئەتوانێت دو سیارە لێرەوە دەبێت سێرە بە سێرە دووا بکە سێر پشتۆ بکە ئەتوانێت دو سیارە لێرە دەبێت نەخێر باشە جادەکە 4 سایدە بەڵێ سییانتان کردووە ڕێتان بە یەک سایداوە باشە بۆ نمونەیەکی نەخۆش بوو حاڵەتێکی تەواری هەبوو باش هەتاگاتە مستەشفا هەتاگاتە خەستەخانە ئەمریە قسەتە تاوە تۆ گوناحی ئەو شخصە هەڵەگری یاخودنا تاوە گوناحی لەسەر ئێمەیە بەس ئیتر ئێمە غەڵەتی نەوە بێ غەڵەتەکانمان چاک بکەین دووبارە نەکرێتەوە هەرچەند ئێمە ئیجرعات لەگەڵاکەین بەڵام هیوادارم ئەو غەڵەتە دووبارە نەبێتەوە تۆ هەموو ئەو شۆفێرە بەڕێزانی کەوا سەرپێچیە ئینشاءڵڵا ئێمە داوای لێبوون نەگەین ئێمە غەڵەتی بۆ دوو سای وەستای مامەگە وەڵڵاهی ئەو هاتم ئەو لەزگەیان لێ کردەوە بۆم و ئەم لەزگەی قەراغینەکە بەریا بوو هەر ئەوەنگە قوربانێ تۆ ناو جادەی یاخودنا ناوڕاست جادەی نەک ناو جادە وەڵڵا ڕێت لە خەڵک کردوویانە وەڵڵاهی ئەوە سایدی یەکەم ئۆتۆمبیلێ وەستاوە سایدی دووەم ناکرێت بۆ شێوەیە قوربانێ خەڵەباڵغی دروست دەدەن عەزیەت خەڵک دەدەن عەزیەت ئێمەش دەدەن ڕاستک داوای لێبوردن نەکەین چەند ساڵە مۆڵەتی شۆفێری هەیە وەڵڵا دەمێکە لە 96ەوە لە چەند هین کورە لە 96 لە 92 هەمە لە 92 حتا ئیسا گەنجێ بووایە ئەموت وەڵا نازانێ بەڵام جەنابەت وەکو تۆ ڕیش سپی ئەو سەرپێچی ناکرێ بە شێوەیە جادە خەڵەباڵغت بەڕاستی چووکە خەڵکی ێرژنی ئەیتر ویست بۆ سارێ لابەرهات لەگەڵاکەین بۆ دوو ساید وەستاوی وڵی ئەو گڵۆپم سوتا و هاتم ئەو گڵۆپم گۆڕم باشە گڵۆپ گۆڕین چەندی کێوێ وڵی ئەوەتە خۆ نەدوێ بۆی دەکەم داوە ئەگەر پرسیار لە یەکەم وڵی ئەوە وەستاکەم و تەماشایکە چەندێک یعنی چەندێک وڵی لاوە چەندێکات ساعتێ ساعتی ئەوێت ئەزای من قاعدەکەیەکەمەوانێ جوانە تۆ معقوڵە یەک ساعت ناو ئەم جادە بۆ وەستی ڕێ لە خەڵک بگرین ڕاستە ئەی باشاگە ناوەڵە بۆ گیانەکەن وەڵی جا من ڕاستەکەی شوێنەکەم خراپە و خراپۆستان بەڵام هاتم گوڵۆپەکەم بگۆڕم و دەرچم بەس نەمزانی ئاوە تاخیرە بم نابێ براشینەکە تۆ کە زانیت هەر بزانیت بۆ شتێک دابەزی شتێک گوڵۆ بێ بکڕوبیتەوە هیچ نەبێ دوو دەقەیەوێ ئەو دوو دەقە زانی چی قەڵەباڵغە دوکانەکەشم لەو خوارەوەیە کە ئەم ئەیگۆڕێت دوکانەکە لە خوارە ئاشیاکانم هێناوە ئەوە کاتێ بەهاتای قەڵەباڵغ نەبیان ئەگە بینیت سیارە لێرە
بۆ نمونە ڕێنیە فەڕێ بکە یان لە شوێنێکی کە داینە وەرە بیگۆڕە ناکرێ بەو شێوە براشی ئێمە ئەگەر هاوکارمان نەبن هیچمان پێ ناکرێت جابێ هەمومان هاوکاری یەک بین بەڕاستی باشە ئەوە کەیت کە هاوکاریەوە بەسەر چاو ئەوەی کە بۆ ئینشەڵا دووبارە نابێتەوە جەنابەت وەکو ئامر قاتعی ئەم ناوچەی کێشەی ئەم جادەیە چییە ئەبینین دوو سایت زۆرە وەستێ سێ سایت ئەوەستێ جار وایە هەڵەباڵەکەی زۆر دروستە بێ ئێوە ئیجراعاتتان کردووە قەت لێرە یعنی ڕۆژانە ئیجراعاتەکەن یاخود نا بەڵێ ئێمە ڕۆژانە ئیجراعاتی ئەم جادەیەکەن لەبەروی ئەم جادەیە سکاڵایەکی زۆری لەسەر لەلایەن هاوڵاتیانەوە خۆی ئەم جادەیە باریکە بە بۆنەی قەڵەباڵغی ئەم جادێ طبعا بە بۆنەی قەڵەباڵغی ئەم جادەیە باریکە ئەم جادەیە باریکە فیتەرەکان کە سیارە چاکەن سیاری دووەم سەفی دووەم ئەوەستێت لەوێ ئیزدیحام دروستە بێ سیارە ناتوانێت بە ئاسانی ئەو هاتوچۆ بکە ئیتر زەخم مروری دروستە بێ باش ئەم کاتت باش چۆنی برا بۆ لێرە ڕاگردەوە وەڵای 2 دقەیە تا ئەو بەرەو ڕۆشتم وات بوو 2 دقە هەر 2 دقە بەخوا 1 دقەی پێ نەچوو دوکان ئاگادارم 2 دقە بەخوا 2 دقەی پێ نەچوو نازانم 2 دقەی ئەوە چۆنە نیم سەعاتە بەخوا هەر حاڵ ئێمە جگەلەوەیش جگەلەوە تۆ پەردە داناوە نیە مخەدەم کامیل ئەوە ئێوە ئیجراعاتتان چیە لەگەڵ ئەم بەڕێزانەکەەوە سەرکێچیەکەن ئەم کاکی شۆفێرە دوو مخالفە هەیە مخالفەیەکی وەستان لە شوێنی قەدەخە 2 سەف وەستاوە غڕامەی 50,000 بۆکەین مخالفەی دووەم پەردەی بەستاوە پەردەی بەستاوە اینجا لەبەرەوە حجزە کرێت ئەبین بۆ دایرە ئیجراعاتی لەگەڵ غڕامەی پەردەکەی بۆ ناخی غڕامەی پەردەکەشی بۆکەین لە دایرە بەڵێ غڕامەی پەردە 200,000 واتە 50 بە 250,000 دینار دیمەرانی بەڕێز سەیری کە سەرپێچیشی بچووک 250,000 دینار غەرامەکەیەتی پەردە 200,000 وەستان لە شوێنی قەدەغا 50,000 دینار جگەلەوە ئۆتۆمبیلەکەی حجزەکرد لەبەروی بەڵێ پەردەی دانا حجزەکرد لەبەرەوەی دوو مخالفە هەیە پەردە و جامڕەش ئینە حجزەکرد بەڵێ باشە تۆ 250,000 دينار أمره كم نية برا برورانا باني هي شارع 4 ساعات صحيح ضيق شوف بس بقى عليه هسه سيارة واحدة تفوت له اثنين لا واحدة ليش؟ وإحنا ساعدين بس أنا شنو ركضة واحدة والولد شاف المرور ركض بس انطيته فلوس حتى لو ركض بنص الشارع أخي شلون يصير؟ ماكو مكان عاد وين حتى يعني ماكو مكان لازم توقف نص الشارع يعني ثواني اخي اوقفها بالجهه المقابل سيد عزيزي انت لا تظل تناقشني خليني اعطيك الفكره يلا عمري. المفروض منك كسايق انت عندك اجازه سوق نعم. تعرف التعليمات كلها نعم بالضبط المفروض من عندك توقف سيارتك بالجهه المقابله تابع حتى هناك ماكو مكان والله هو شغلتي دقيقه ما يصير اذا ما عندك ماكو مجال ما يصير توقف هم هذول ترى يعني مو مكان على كل مفروض محمود اجراءاتي لقلابك بنراني خوشويست او ديما ببينين بلا نختيك او ديما كوائستا بلا بين بويا تصوير مانكر او قلبالغي زورا بهوي وستاني لشون قدغا دو سايت فرمو قلبالغينا ما لزادك بس هاتين او اوتومبيل مان محاسبك فرمو يسا شقامك اي بينيا قلبالغينيا ليردا هوا دارم همو شوفير برزان فابد من برين ما يكاني هاد شوني برا اين شيء والله سعر راك نور تو دكان هي ليره دكان داري باشا وقلب بالغي بو ليره ازاني خلق شمس سكالا كقليه كلم جاديه علي حتى اتو ام جاديه يا بركي لا كمو تشارجي نيو ساعات اخو ما بيزا من دكان دارين كسعر راك نرون نازم بو شور بيانا من باشا بو بيانا لين شي عندك كبياني والله ملك حكمتها او تا شوفيرك هات ما بساتشوني باشي جانا كم سباستكم بولي الراد قردوه بس وريري وزحمة النبي وريري وزحمة النبي سير سيارك كنا وراد زادة يا اخونا لا راسي زادة باش ابوه والله شو ما او شلون باركا او خلقت شلون سيارك الراد قردوه تو شلون راد قردوه والله راسي هاي غلط بوس هاي الدوه مصطاوي والله سعر كم عاطلات بلى سعر كم عاطلات مسالي خمو بروم لكم تايدا ولا بيش وريه هي والله دكتور هي يك ثانية كوستاب شوارع ثانية يا قزابي 5 دقائق من اللي وصلت كم وصلت باكم 6 دقائق باش بس يك 6 دقائق 5 دقائق فرق يصير ضل نيابة تو مخالفي تو ريت لخلق قردوه نابي باش اگر شوێنێ تایبەت خۆت هەیە بوو لە شوێنە ڕای ناگری باشتر نییە کێشەکە زانین چی ئێستا بڕۆ پێش هەر دوکانێک دوکانەکانی کە ناڵێ بۆستیت بۆ ناڵە لە پێشەوە پێش دوکانی خۆمانی ئەو دوکاندار بووی نییە کەس ئەو جادەیە دانراوە ئەگەر جی پارک بێت
بۆ ئەو کەسەیەکەوا دێ لەوێ ئیشوکاری هەیە جێبەجێکات دەرەچێت بە هیچ شێوەیە دوکاندار بووی نییە کەس منعکا لەوێت ئەو شۆستەکەی هەمووی داگیر کردووە لە سەریۆشەوە تۆ خۆ تاقیکەوە بڕۆ پێش دوکانێک بۆستا کاکەدرا ئەوە سایدی یەکەم ئێسێ کێشەمان نییە لەگەڵ ئەوانە ئەوە تەسیری نەکردووە لەسەر شەقامەکە بەڵام تۆ جەنابێت هەڵەباڵەکەی دروست کردووە ڕاستەکە ئاخە بۆ ئێستا پێش دوکانێکە نایڵێت بۆستی ئەو نیە ئەو خەڵکە باشە چۆن وەستاوە بۆ ئەوەی توش دەنگەدەنگ بی لەگەڵ ئەو ساحەب دوکانانەیە باشە خەڵک چۆن وەستاوە بۆ تۆ بە لەگەڵ تۆیە بەڵێ هیوادارم ئەو سەرپێچی دووبارە نەبێتەوە نەک بەس بۆ تۆ هەموو شۆفێران بەسەر سپاس بۆ دوو سایت ڕادگردووە والله یەک دقیقەم شەربەتە کڕم و ئەڕۆم بۆ مناڵ باشە بۆ لەگە ها وەرێرە ها چەند مەجال هەیە جێ هەیە باش ئەلێرە ئەوە لەو شوێنە قەینا سیارە وەستا بێ لێرە ئەبێت تۆ دوو سایت وەسی ئەوە تا گەراجێ گەورابی کە ژوورەوە بڕۆ لەو دوو جادە ڕایگرێت نابێ برا شیرینەکە ئەبێ هەستی مەسئولیاتمان هەبێت هەموو هاوڵاتی بێ هەستی مەسئولیات هەبێت یەخەم ناکرێ مرور لە باس سرد بێت و تۆ مەحاسەبە تۆ ئەبیتە هۆی قەڵەباڵغی وایە ليش موقف سيارتك؟ العفو مو موقف سيارتي بس دفعت الفلوس وطلعت يعني شلون كنت تمشي وتدفع الفلوس؟ لا بس يعني ما تاخرت ثانية واحدة حتى عائلتي بصفي يصير يا اخي انت واقف سايد ثاني المفروض توقف سيارتك بالبارك او الجهة المقابلة وين اكو مكان سيارة سايد واحد المفروض تطبق سيارتك ان شاء الله نتمنى كل سائق يصير عنده حزب المسؤولية ما يصير عن المرور اجي احاسبك اذا المرور متواجد هنا ما حد يوقف سيارته ما حد يخالف اذا المرور ما موجود تظلوا تخالفون ما يصير انت تحس بنفسك انت غلطان او عندك مخالف؟ طبعا اكيد طبعا انا مخالف اكيد واقف سايد ثاني هاوکاری هاوڵاتی لەگەڵ پۆلیسی هاتوچۆ ئەبێتە هۆی کەمکردنی ڕێژەی ڕووداوی هاتوچۆ لێرە دادینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا دیدارێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ